پێشکەشی وەزارەت خارجی دەیە سیاسەتیمان لە وەزارەتی خارجیمان سیاسەتی بەرامبەر قەزیەی خاشوقچی ئەوهاوی باشە ئەگە حەدەچەکە پارەی بی بەڵام ئەگە استراتیجی دووربی بە تەقریرێکی دوور درێژ ڕەنگە 2 مانگ 3 مانگ لەسەری ڕادەوەستن و پێشکەشی وەزارەتی خارجیەکە وەزارەت خارجیش کە ڕسمی کردا سیاسەی خارجی دەیداتا ڕئیسی خۆیان و معناویە بەشی زۆری دەتوانین بخوێنی مثلا بەرچێ نازم ئەو ئێوە ملاحەزەیەتان کردبی کە ڕیفراندۆم هاتە پێش ئەمە وەکو دەستگای ستاندەرد لە سەر تەلەڤیزیۆنەکان بە مطلقی گوتمان هەڵەیە خۆوە ناکۆچی نەبوو شتێک نەبوو نابووە بێتە ناکۆچی دەبا ئێمە سوود لێ وەرگن لەبەر ئێمە بە وردی ئەوە کەرکووک لێرە ئەو جەماعەت لێرەنا ئەمە ناوەندی توێژینەوەمان هەیە توێژینەوەکان یعنی زانیمان سیاسەتی خارجی ئەمریکا بەرامبەر ئەوەی ڕەرسە لەبەران دێمە بە سەرکردایەتی خۆمان بوو ئەوەش دەبوومان ناردن جارش کەشیان داوا لەمە کردەوە جارش کەش دەبوومان ناردنەوە لە بۆ هەموو حیزبەکە هیچ حیزب نەبوو ئەوەی نەگەیشت بێ کە کاکە نە ئەمریکا نە بەریتانی نە فەرەنسا و نە ئومەم متحیدەش و نە جامیای عەرەبی نە دەوڵەتانی دەوروبەریش و نە عێراقیش هیچ کەس بۆی ڕاستی ناوێت هەر یەکە و ئەسبابی خۆی هەیە و ئەسڵەن جارێ برسی ڕێفراندۆم شمولی کورد ناکە ئەوە زۆر دوور و درێژە ئەو مۆزوعە چکە ئەو مۆزوعە لە ئومەم متحیدە تایبەت ئەتۆ کە بتێ بوعدی قانونی دێ بەڵام هەر لە بخۆت بریگاڵە دەکەمەوە مەبەستم ئەوەیە ئەمە لەبەر چی زانیمە خۆ ئەم زۆر لێوە ئەکادیمی بە مطلقی لە لای ئەکادیمیان ڕازەدرێ ناگی بەم ئەمە یەکجار لە تەلەڤیزیۆنەکان بە مطلقی ئەم باسم کرد لە بۆ ئەوەی سەرکردایەتیمە بەخەبەر بێتەوە نەیکا کەمە زانیمان ئەوانەی ڕوویدا هەمومان باس کرد ئەو تەمایە هەم وەسایلەکان مایەوە هەندە شتەندی بینی تابعی تەلەڤیزیۆن دەکرد خۆ علمی ئەومان نەبووە ئەو خوێندنەوەی دیراسەتە دەزانیت ئەمریکا لە شەرق الأوسط چ دەکات دەزانیت فەڕەنسا پرۆژەی چییە ئەمە دەزانین 9 پرۆژەی عالەمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە سێیانیان لەوانە ئەمریکیە 5 گەڵاڵەش پرۆژە و گەڵاڵە فەرقیە 5 گەڵاڵەی ئەمریکیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە پرۆژەکان ڕەسمین گەڵاڵەکان ڕەسمی نین لە پرۆژەکان کورد زۆر قووەتی تێدا نییە کوردی تێدا نییە ڕاستی ئەمە هەمومان هەیە بەڵام لە گەڵاڵەکان تێدایە بەتایبەتی گەڵاڵەی برێچنسکی و گەڵاڵەی بڕدناویست زۆری تێدایە حقوایە سەرکردایەتی کورد ئەوانەی بزانێ وایە ئەوانەی لەبەرسی و بیکردوایە بە ئیش لەسەر ئەو پرۆژانە بکەینیان لەسەر ئەو گەڵاڵانە بکەین ئەوەی باسم کرد کە بین ئەوە سیاسی خارجی ئەمریکا بەگشتی لەو بێن سەرچاوەرە بەڵام کە دەستە هەر منتیقەیەکی توخوا جوان جێ لەوەی ڕاگرن دەستە هەر شوێنەکیش فڵتەری لێیە بۆ نمونەمان شەرق الأوسەتە کە دێتە شەرق الأوسەت ئەو نەوە پرۆژەی باسم کرد بەنا ئەو نەوە پرۆژەی داگەی ئەجدایە بەڕەچاوی زۆر گرنگە بەڕەچاوی سیاسەتی سعودیە و تەوەرەکانی سعودیە و ئیمارات و ئیسرائیل و ئەوانە تقریباً تەوەرەکە تورکیا و قەتەر تەوەرەکە ئەوانە ڕەچاوکردنە بەڵام ئێران و جەماعەتەکەی ڕەچاوکردن نییە بە دژایەتی وانێ هەندێکیان عملیاتی ئەتاردی هەندێکیان عملیاتی عەکسیە ئەوانە هەموو وردن ئەدەبی هەموو دراستەی ئەوانە بکەین ئەگەر یان مەنی سیاسەتمەدارم یان کە دەرەی کۆمە لێرە وازم زۆر ئەم بەخۆم سیاسەتمەدار نیم لەبەرەوەی حیزبی نیمە بەس علومی سیاسی دەکرێت علومی سیاسی ڕاستان ڕاستی ئەوەی ناشارمەوە پێشترێ لە شاخ بووینە لەناو شۆڕش بووینەوە بە شانازیەوە لەو منطقەش بوویمە ئەوە جوایە بەڵام وەکو حیزبی وەڵام من ئەو کاتیش حیزبی منەوە بەغەڵەت زۆر جار خەڵک تو سیاسەتمەدارێ نەوە لە سیاسەتمەدار ئەوانە سیاسین کە لە ناو حیزبەکی ئیش دەکەن بەڵام علومی سیاسی لە بۆ هەمومان پێویستە کە دێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو سیاسەتە بەو فڵتەرانە بەڵام کە دێتە عێراق جارێک کەش بە فڵتەری کرداتەوە فڵتەرەکان دەبی ببینیەوە دوو فڵتەری ئەساسی هیچیان تەقریر بێکە هامڵتۆن ئەگەر لە بیرتان بیت هیچیان ئیتیفاقیەی عێراقی ئەمریکی کە 28 مادەکەیە پێی گوتری ئیتیفاقی ئەمن ئێستا توتاو بۆ ئەندەی لە 180 سیاسەتی ئەمریکا گەیشتی سیاسەتی خارجی ئەمریکای بەرامبەر شەرق الأوسط بەرامبەر عێراق بەرامبەر کوردستان 120 دەبی بەخۆت لە خلالی مەساڵح ئیستنتاج بکەیت ئەمە ئەگەر بمانەوێت تەمەنەوە بە خێراییە ئەو مۆزوعانە زۆر بە خێرایی باسی
باسەکەی ئەگەرمانوێ هەنگاوە ئەو علومەت سوودی خواروا دراسی دەکەی نان يعني لبس يا ما إستا هم من تقريبا دزاني أو نمونة سياسة نيو ترامب أويا لو قضية خاشوتي كتايدي بس سوداء رنجا 100 مليار أمريكا قازان زكاة ورنجا تركيا 7 مليار قازان زكاة بلا سزارة تجوري لك السعودية زارة لك ودوبارش سمعتي جوري شدتي لبس أما إذا لما دراستي سياسة نيو ترامب وايا سيكتكيا أمريكا اقتصاد إرغامي برامبر بدون قوة يعني ملكة بيكون يعني ناتشار كرتني برامبر ببيعيس فيو سيكتكيا سياسة نيو أمريكا هم خلقش سياسة مدار ديو بزاني أو يبيلو ترامبيزم يعني مبدأ ترامب الرئيس كان أمريكا راستا دولة أمريكا دولة مؤسسات قاوي لم يشتي خوتان زور دون بيخنوا او هم ماسونيت ماسونيت بكاريتيني صهيونيت اون يبلا كاريغريا كان يسر سياسة خارجية أمريكا يلوبي صهيونيا عيبش نيا لو لوبي شي بحشي ده تأثير السياسة الخارجية أتوش كل لو خداني أجل قضية يعني أو اعتيادية بلا أو أني قلت صليبية وماسونية أو رسمي واو هذا خركيا سدي بيست سلكاني سدي بيست هندك شرح كم مشتي هم أنت كده هيت أساسات علمية استأمن معه أمريكا سياسة تيوي أو هني بنهيني والله وإيشا كراو كاس عقيديني ومخابرات دولية وكاكا كونغرس يا البيت إنه هذا إعلام هي بصلاة بينزم منظمات المدنية هي راي بشتي هي أنا هيتي نشر فيها هذا تليوانيا أو وينوي أمان باسيته أو بخيراي تشتكي جهاني من باسكر طبعا تفاصيل زورة في باشا دراسات من أجر بتماي هاد يشتكي أجر بتماي أو أنا مثلا كان بتايبتي هل واجير تستخدم مستقبلك نبي نالتي بخوي وبنو يسبيني هستي أو لسه شاني بس أجر بتي وقت إنسان بتي بغير كعادة شيء تبي أنا بودي دراساتي قبل الكردستان استخوش بختانا اشتكى مجال شيء زور هي إنسان ترتقي يعني يك كردستان قريب سلبياته بس يجلا إيجابياته كان أو يا مجال هاي بتي آخرتان وجنزان بس بخوينا بس خد مصلحك بمعلوماتي ورد مجال تيجي شركة سبيشان زاران قباليان كرة إمبراطور بيان كرة ملك بيان كرة والي بيان كرة شيخ بيان كرة أشراف بيان بيدكو دنا إكفاقير وهزار ما مستقبل شيء بسوانيا استكفاءة ومجال شيء زور تاكيه لكن يتسرقوا نادي لو دم يقول والله إيكا من زوق من ما والدنيا جامدة وهرتي لكن سرقتنا بأو وزعني استدعي كاذبة تقولي رجل داري بشمال دبي داري بديا هم باش أحمد بكراباي وبأو فراغي استدرس بريك كمان لبروي أو أنا من بكرتي باسكت أو بختان متابعي كان بدوتات شنو بكان بزان السياسة لشيء درستبي بزان بريار لشيء درستبي بزان كاريجري كاني لشيء إسمع بخيراي دين وصار روشراتنا وراست بزاني أو توراني روشراتنا وراست هي كهالوستيان برابر كرتيا آخر أو كاتب دتوانين وكبري بيجي كرت أي بيجي الرياضيات خيمي كوردينيكي كرت لشيء يعني أو كاريجري حتى بتوانين رسمي ده هاتي خوان كي بزاني مستقبلي إما العراق لروشراتنا وراس لتهان بشيء ده دروا الهر ولا خورا دروا يعني قانون يكيد يجري إما بسر من أو قانوني اكتشاف كي زور أصلا بني ولا باشي صارش كاو هاي دي كل أما أم ببيرم دي باسي أو ما تقول ما صارش كاو هذي نوكر كوبن معنا عنده برشي ثاني ما نكرما زور خلقش زور أو الثاني واب زانم باشي زوري خلشي قصيدة سما موضوع كاني كرسان راس درتو باشي زوري أو إلا الصلاة باسي كر باشي زوري هلا درتو أوش لأنزامي دراسة نكدنا لأنزامي تينجيشتنا السياسي خارجي سياسي دولي وعلاقات الدولي
بە کورتی هەندەشتان دەرمی ئێستا هەر دەزانین تورکیا دێ هێزی هینایتە ناو هەرێمی کوردستان ئێرانیش ساڵ بارانمان دەکاو وەڵام لە ئەوەی خوێنمەوە لە جەریدەی حیزبی دیموکرات دەرێت هەتا ئێستا 141 ئەندامی ئێمەیان شەید کردێ زانیەوە چەند عیبە لە بوومە لەبوو کورد میلەتی ئەو دوی بێ وەرەوە من هەندە سیاسەتی برایانی کوردی ئەولەم پێ دروست نییە بەڵام ئەوان بێن میوان وەرەو میوانیش جوان نییە هەربین لە لای منە ئەمە بچین بیان کوژی لە بۆ دەوڵەتەکی داگیرکە زانیەوە چەند عیبە و ئیشە عیبتر لەوەیە هەتا ئێستا کەسە چ نەجیرایە 141 کەس تورکیا بێ بە کەیف خۆی ئەوە هێز بینی و ئێمە هەموو باسی ئەومان کردێن کەس ناتوانێت بستەک پێ و لە ناوخۆ ئێستا هێزەی تورکیا هات تا ئەوێ ئەگە هێزێکی کوردی با ئێستا شەڕ خەراب یان حتا هێزی ئێرانیش بێ دێ و هیچ لە کۆڵ نییە هێزێکی کوردی بچیتە سلێرێن ڕەنگە بتە شەڕ و مشکیلە کەواتە ئێمە دەبی بزانین ئەو هێزانە ئەو تاوەرە گەورانی ڕۆژهەڵاتی ناوەست هەر یەکە هەڵوێستی چۆنە بەرامبەر کورد بەرێ هەمووی هەر موئامەرەیە جاروێ خۆ قسەک دەکرێت قسەکی شاریعیە کاکە هەم یەک لێ خراپن ئەوە ئی توێژینەوەی نییە زۆر جێم لێ بۆ من قەت بە جواب نایە بەڵام کە هاتی لەسەر مێزەکی توێژینەوە بکرێت بە وردی ئەڤانیە نا فەرقەکی یەکجار زۆر لە بینی تورکیا و ئێران هەیە فەرقەکی یەکجار زۆر لە بینی هەردووکیان و سعودی هەیە هەر هەمیشیان لەگەڵ ئیسرائیل فەرقی ئەو چارتەوەرە ئەساسیەش هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەوەست ئەم حەزەکەم لە یەک شتی بێئومێدتان زۆر خەرکی ما ئومێدی بە ئیسرائیل ئیسرائیل ڕەنگە خراپەی لەگە کورد نەکات بەس هەر چیزا و هەر چیز لە پرۆژەی ئیسرائیل دەوڵەتی کوردستانی تێدا ئەوەی دەبی کۆتایی بێت چونکە ئەوەی کاک پێشەوە باسی کرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەشەکەی لە سایکس پیکۆ وا دابەشکرایە کە قەت ئیستیقرار بەخۆی وەرگرت و ئەو سنوورانیش کە داژرا سنوورەکان بە پێی ستاندارد و مەسطەڕەی ئەمنیەتی ئیسرائیل و مەسلحەتی ئیستیعماری عالەمی دانرایە کاتە ئەو سنوورانەی کوردستان دانرایە دەستکاری بکەی ئەمنیەتی ئیسرائیل تێکردێت لەبەر هەندێک ئەگەر بینیتان خەڵکی مەوەیان دەزانی فیدرالی و میزاتی و ڕێفراندۆم لە بۆ دەوڵەتی سەرۆخۆ یەکشت نییە ئی ئاخری تێکدانی سنوورە کە تێکدانی سنوورە هیچ دەوڵەتە قبول ناکە ئەوە مشکلەی مەی کوردە غەدرەشی زۆر گەورەی لەمە کرایە ئێمە سنوورێک وا کێشرایە لە مەسلحەتی کورد هیچ نییە هیچ هەرچی ئەوە على الإطلاق هەر یەکێکتان دید هات ئەو سنوورانە تێکەدا ئەوە لە بۆ کورد باشە حتا داعشیش بی داعش هات تۆ داعش نمونەشی زۆر ناشینە بەڵام کە هات وشتی سنوورەکان تێکدا ئاگتانی ئێمە قازانجێکی گەلە زۆر ناکرد ڕاستی من پێم عەجیب بوو دەسەڵاتی خۆمان دیگو ئاخر کاکە ئازمێەوە ئەوە داعش هاتووە ناسم چ بووە بزانین زۆرترین قازانج ئەمە کردمان بەڵام قازانج ئەگەر وەک بری زێڕ لە لای زێڕینگری بەقەدر ئەگەر نەزانی بیپارێزی موقەتە دەڕوە ڕۆی دەنەما هەر یەکێک بێ سەرچێ سەدام حوسێن ئەو سەرچێشیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرد ئەمە زۆر قازانجمان لەبۆ ئێمەی کورد وا باشە دائما ئەو نەخشە و پرۆژانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت نەخشە و پرۆژەی ستاندەر و عەقلانی نەبی وا باشە ئەو ڕئیسانی کە هەنە ڕئیسانی عەقلانی نەبی ئەگەر ئەمە بەتەمای دەوڵەت بین ها بەڵام ئەگەر هەر بەتەمای ژیانێکی ئەمین ئەوە بین ژیانێکی وەکو بێ خۆش نانە ئەوە جوداکە ئەم ئەو مەوزوعانەی باسەکان لەگە ئەوەمە کە ئەگەر ئێمە بەتەمای دەوڵەت و بینای دەوڵەت بین ئەو جۆشتانە ڕاستە لەبۆ ئێمە باشە ڕئیسێکی وەکو بۆش بێ نەزانین پرۆژە و پرۆژە چێ من لێ بینێ ئەوەی داگیر بکە ئەوەی داگیر بکە ئەوەی تێبکەیتە ئەمە قازانج لەوانە دەکەین ئەمە قازانج لەوانە دەکەین جیهەتێک بین دەبەچی ئەمە زۆر قازانجمان لە ئیسلامیان کرد لەبەر ئەوەی باوەڕی بە سنوور و سایکس پیکۆ هیچ ناکەن بەڵام تەیاری قەومی تەیاری چاپ تەیاری علمانی بەگشتی باوەڕی بە سایکس پیکۆ کەس دەستکاری سایکس پیکۆ نە لەبەر ئەوەی ئێران هات ئەمە قازانجمان کرد ڕاستیەکەی ئەوە معنای ئەوە نییە ئێران یارمەتی مەیدایە مساعدەی کردێ و داویشدانەوەی نە ئەمنیەتی قەومی دۆمینی پرۆژەکەی وایە ئەمە قازانج لێ ئەجارە لە تورکیا کە ئیسلامیەکان دێت دیسان بڕێکمان قازانج
لە عێراقیش وە ئەمە قازانجمان لەوانە هەم کردێ بەداخوا بەڵام نازانین قازانجەکەی بەرجەستەکەی ئەوە کێشە چترا وەکو بێ خوای گەورە دەرکە لێ دەکاتەوە بەس تو بە خۆت نەزانی دەرکەی بکەوە چ ڕەنگە ئەمدەن 15 ساڵیش دەبی ئەوەی هینایە لە بۆی دەوڵەتی کوردستانی بێتی بەڵام کەس نی وەرگری ئەوە کێشەکەی لەو ئەوەی گرنگە لەبۆی ئەمە ئەو کاتەی قازانج لە لە معادلەکان دەکەی کاتێک ئەو زۆر وردە کاتێک کە ویفاقی ئیقلیمی ڕوودەدا لەبۆمە زۆر خراپ لەوەش خراتە ویفاقی ئیقلیمی واضحەوە نیە یعنی بین دەوڵەتەکان کێشەیان نییە ڕێک دەکەون عادەتەن ئەو ڕێکەوتنانەش لەسەر حیسابی کوردیان دەبێتی دەوروبەرینە بەپێی دەوێت ویفاقی ئیقلیمی ئەو ویفاقی ئیقلیمی ئەو کاتە زۆر خەتەر دەبی کە لەگەڵ ویفاقی دووەریش تێک دەکاتەوە وازم وازێکە ئەدی پێچەوانەکەی ئەدیەکەی ئەمە قازانجەکەی ئەو کاتە قازانجەکەی کە ویفاقی ئیقلیمی تێکچوو لەوەتی ئێران سەوڕی کردیا لەگەی هیچ دەوڵەتی جەڕنی لەبەرەوەی پرۆژەکی جودایە لە شەرق ئەوسەط پرۆژەکەی دیارە مەگزیمامەکەی دیارە دۆمینەکەی دیارە ڕێنجەکەشی دیارە زۆری شارەزانەبی دەنە دیارە سەر شەرحەچی ئەوەشی دەی تورکیاش دیارە سعودیە و جەماعەتەکەش دیارە ئیسرائیلیش دیارە لەو دوای بەڵام بە کورتی ئەگەر شێکەینەوە تورکیا وای پێ باشە واش دەوێت لەسەر کورد دەیەوێت ئەو حالەتە قەومی قبول نییە دەیەوێت حالەتێکی مەذهەبی کورد بەرپا بکات واضحە یعنی وەکو حالەتێکی مەذهەبی کوردی قبولە ئەتو ئەگەر خۆت یەخسرە مەذهەبی تورکیا ئەوەی دەوێت بەڵام قەومیەکەی قبولە ئێران بەعکسەوە حالەتە قەومیەکەی توی قبولە حالەتە مەذهەبیەکەی قبول هەر یەکە بۆ چوونە لەو دوو پرۆژە دیزاینێکی لە سیاست دروستەکە زۆر جیای لەگە ئەویتر بۆ نمونە تورکیا بەجێری ئەوەی دەوێت ئەتجارشکە بچێڕیتەوە سەر سیراعاتە کۆنەکەی بینی عوسمانی و سەفەوی و ئەتوش بەشێکی لە سوارەی حەمیدی و لەگەی وابزانم ئەگەر زۆرش ئاگات لە خۆ نەبی تورکیا دەیەوێت بە پارە هەندێک ئیشت پێ بکە و لە ئەو یعنی وەکو هەنجارکردی ئاگەتە نێبی ئەوە ئێران زۆرە چترە حالەتی مەذهبی لە بۆی خراپە حالەتە قەومیەکەی قبول وازم تەفسیلی نەبێت بەڵام ئەی سنووری هەیە جوان جێدەڕاکە ئەو ناوێ ئەتو حالەتە قەومیەکەی تو تەتەوڵ بکە ئەو دوێ ئەو دەکە ناوێ بەرەو دەوڵەت بڕۆ لەبەرەوە حەزی لێیە ئەوانەی حکمی کوردستان دەکەن دەست بەچی ئەمین و شارەزانە دەیەوێت گەندەڵ دەیەوێت متەوازن ئێستا لەوەی وەڵامی پرسیارەکەی درێریۆ سەرم لە ئێران دەرناچی ئەم بە چاوی خۆم دیت وە دەرێ زۆر کەس دەبوو جێڕاکەوە دە هیچ سەرم لێ دەرناچی بە چاوی خۆم دیت یارمەتی فلان حیزبیدا تا فلان چ دوایێ کە ئەو حیزبە ویستی سەرکەی ئەجارە یارمەتی فلان حیزبیدا هەتا ئەوە سەری لێ دەرناچ فەقیری پرۆژەکەی نازان دەنە هیچ تەواوە دەبۆ خۆی تەواو ئەو ناوێ ئەتو گەشەکەی ئەو دەیەوێت لەناو نەچێت کە لە ناوتینەوە وەکوری پرۆژەکی مەذهەبی بی نەوەک هەندی لە جیاتیەوەی پێشمەرگەی کوردی هێدابی نەوەک داعش و ئەوانە بی بۆ ئێران زۆر خراپە و محاولاتی تورکیاش ئەوەیە لە ڕوانگە ئەوکەی کە دەیەوێت حالەتی قەومی توی قبولنیە حالەتی مەذهەبی قبولە ئەو دەیەوێت لە واز لە قەومیات بینی واز لە دەوڵەتی کوردستان واز ئەسڵ هیچ کیانێکی قبول نیە هیچ کیانێکی سیاسی قەومی کوردی لە هیچێکی قبول نیە ئێران قبوڵێتی بەڵام تەتەور نەکە لە بۆ دەوڵەت زۆر ورد دوای نەچن لە جێکی باس بکەن نازم هەنجارێەوە وەڵا ئەوەتی ئێران باش نە حەقی خۆی ئەوم بێ نایێتەوە بێ بەڵام ئەتوو دەتوانی سوود لەوەش وەرگری سوود لەویش وەرگری سوود لە هەموو پرۆژەکان وەرگری بەڵام با دائیم نا شەرط نییە هەتا سەری لەگەر پرۆژەی تورکیای بێ 2 مەتر لەگەر تورکیای با 3 مەتر لەگەر ئێران با مەترونی وەک لەگەر ئیسرائیل ئەتوو دەبی ئەوە لە کەینێ دەبی بەست ئەگەر تێدەکەوێت ئەگەر تو بەخۆش پرۆژەت نەبی دەبی پرۆژە و استراتیجی تێ علمەکی فراوان هەیە پێی دەگوترێت ئیدارەة الصراع یان ئیدارەی خطات استراتیجی
ئەوانە نەبی ناوەندی سیتوێشنەوە استراتیجی نەبی think tank نەبی بەخۆش نازانم چ ڕوویدا هەتا ئێستا سەرکردایەتی کورد سەری لەوەی دەرنەچوو ئەمریکا کە دەیگۆ وەختی نییە لەو وەختەی نەگەیشت هەتا ئێستا لەبەرەوەی دراسات استراتیجی نییە لە کوردستان ڕایەکە جوابە چی ئێمە لەو ئەوەی وەکو فەقەرەی ئەخیرمان لەبارەی پێگەی کورد و داهاتووی کورد و ئەوانە یان بەڕۆچ ئەگەر سەرکردایەتی کورد لێرە وایە پرسیارەکەمان ئەوە ئەدی ئێستا چی بکەین هەموو ئەوەی یەک بابەتان ئێستا پێگەی کورد ڕاستی بەهۆی ئەو وەزعانەی کە باسمان کرد پێگەیەکی زۆر بە قووەتی هاتە پێش خۆی عادەتەن لە عیلاقاتی دووەلی وەکوی پەیوەندی ئینسانی زۆر مشکلە نییە بەتایبەتی لە دەوڵەتان لە بۆ ئیقلیمە زۆر مشکلە نییە کە دەتا ئاستەکەی بەرزەتەوە لە ئینسانی دەسوات دەستە ئینسانی تازە کاڕۆز دەبی قرس دەبی لە ئینسانی کە دەستا سیاسایی زۆر قورسەدی لەوانە هەمووی کە دەستا عەسکەری یەکجار زۆر قورسە تقريبا لقيتها مستحيل أن فرصة تعاملي عسكري لقى أقالي تعاملي عسكري دولة لقى دولة زور زحمة زي لقى إقليما يعني يكون ظروف جواها تبيش الشرق الأوسط ظروف كان أو ويكزم سري لحركات إسلامي أو غلطي صدام رينا داني تركيا بأنجرلي أو هرشاني إيران وهم هورن لو موضوعي وايكل ئێمە زەق بینەوە ڕاستەوخۆ جیهان پێویستی بەمەبی ئەو مۆزوع زۆر گرنگە ئێستا لەبەرچی تورکیا سیاسەتەکەی ناوی سیاسەتی ئیحتیوایە لەبەرەوەی کورد گەیشتە مستەوایەکی زۆر بەرز لە تەعاملی عەسکەری ئەو ڕاستیش بە سەراحەت کە هەرە باشەکەن هەرە معتەدیلەکەن لە تورکیا داود ئۆغڵویە لە کتابی عمق استراتیجی وەترێ درێ تەعامل کرد وەڵام تەعاملەکەی دەی وا بکەین ئەمە ڕایەن چێشینەوە ئەو هەموو عیلاقەتە دیپلۆماسی و دووەلی کە دروستیان کردێن بینینە باشی خۆمان بەڕاستی زۆر بەسەراحەت دەکەن بەڵام ئەردۆغان بەوەش ڕاستی نەبوو سەدەوێت احتیوای تەواو سیاسەتی احتیوا بەمعنە ئەو عیلاقەتە بە قووەتەی کە بەرز بووە پێ نزمت کاتەوە بە جیهان بێ ئەگەر ئیشەکت بە کورد هەیە وەرە لەڕێی من بکە عەمیلی منە یان بەجێ من دەکەن عەمیل بۆ معنە خراپیەکەی نا ئوجرا یعنی ئەجێ ئەم دەتوانم بەنیو ئەتوو لەبەرچی دەچیت 2 ملیاری سەرفەکەی لەوێ ئەمێن بە 2 ملیۆنی ئەوی شێخی دەکەن دەبی کورد ئاگای دەبی ئەوەی نەدا بە هیچ نەوعات دەبی ئیلا وا لە خۆ بکە ڕاستەخۆ جیهانیشی پێبی زۆر خراپە هەر ئەوەیە ئەم چەند جار باسییان کردێ کە دەبی شادەی دکتۆرا بدێ هەر سەرکردەیەکی شادەی دکتۆرا بەڵام نەچێت لە فەقی حاڵی ڕاست بدێ ئەگەر چ بکە ئەو شادەی دەبیدێ ئەگەر پشتیوانی نێودەوڵەتی بە پشتیوانی ئیقلیمی کورد پشتیوانی نێودەوڵەتی لە بۆ کورد گەرە بەڵێت پشتیوانی ئیقلیمی تاکتیکیە پشتیوانی ئیقلیمی ماوەکە دەیەوێت احتیوا بکە دەیەوێت بچووک بکاتەوە دوایە تەعاملێکی سەدەی 20 مخابراتی لەگەڵ بکات ئێستا حالیە ئەو تەهێزیانی نایە یعنی وار لێ بکەنەوە سەر لە پێگەی کورد وەکو باس کرد زۆر بەرز بوو گەیشت بۆ تەعاملی عەسکەری کەواتە زۆر گەورە بووە ڕاستی ناچار هەندێک دەوڵەت ئاعترافیان پێ کرد زۆربەی پێم وایە جگە لە تورکیا باقی دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تقریبا ئاعترافیان بارینی کوردستان کرد کە ئەو حاڵەتەی هەیەی حالەتە سیاسی قانونی و عەسکەریەکە قبول بەڵام وەکو دەرێن خۆمان خۆمانی کورد نەشارەزا بوو زۆر بە تایبەتی لە سیاسەتی نوێی ترامپ ئەگەرتان لێبی ترامپ لەسەر سیاسەتی ڕئیسەکانی ناوە وجدان لێ بوو هەر ڕئیسەک دێ سیاسەتێکی تایبەت مەبدەء مۆنغۆ مبدأ روستوف مبدأ ايزنهاور مبدأ ترومان مبدأ بوش مبدأ يعني
زۆر مثلا لەبەرچی ئێستا تایفا نازم تێبینی مثلا استقبالی سەرکردنی باشووری نەکرد لەبەرەوەی کە پێی دەڵێن ئەوە پلان دەوێت بێتەلە